وەکو خۆمتم دوورە مەڕۆ گەرمیشە شوێنەکەی ئیتردی فی سەبیل الله ڕۆم ینی تا ئەم دەخش بڕە بەمە ناکەم نازە هیچم بۆ ناوتری. ئێرە ئەو کەبابخانە بچووکەیە لە گەڕەکی شارەوانی لە شاری هەڵەبجە کە ئاری موختار کاری تێدا دەکرد. ئەو خۆبەخشەی کە ساڵانێکە بۆ کوژانەوەی ئاگرەکان گیانی لەسەر دەستی بوو و دوێنێش لە ئاگرەکەی چنار و مۆردیندا لە سنووری هەڵەبجە بەشێکی جەستەی سوتا و ڕەوانەی شاری سلێمانی کرا. دواتر بەهۆی سەختی برینەکەیەوە درنگانێکی شەوی ڕابردوو گیانی لەدەستدا. ئێستادا دوکانەکە داخراوە و وەکو هاوڕەکانی باسییانە کرد کلیلەکە لای ئاری بووە و ئەوان هاوڕێکانی هەرچەندێکیان کرد نەیانتوانی بێن سەیرێکی دوکانەکە بکەن و لێرە قسەمان بۆ بکەن. بێ بە خۆتان خۆش بن باسێکی حادیسەکەمان بوو بکە کاگاری شاگردی بەڕێستان بووە پێشتریش چۆ بۆ ئاگر کوژێنەوە بە خۆبەخشی ئەوان ئەوەندەی ئەوە بیست بێتان شتەکە چۆن بۆ حادیسەکە چۆن ڕوویاوە بەخێر بێت سەرچاوم ڕاستیەکەی ئەمانە گرروپێکی خۆبەخشن تقریبا 6 نەفرە بن لە هەر شوێنێکی ئەم شارە تەنانەت دووریش ئەگەر ئاگرێ بکەوێتەوە پەیوەندیان پێوەکەن ئەمان دەست بەجێ چنە شوێنی ئاگرەکە و کۆنتترۆڵیەکەن دوێنێ دوای ئیش بەیەکەوە چوینە قاعە دوێنە بەیەکەوە چوینە قاعە و ئیتر لە قاعە تەلەفۆنیان بۆ کەروتیان ئاگرێ کەوتۆتەوە لە چنار و مۆردین هەتا بنوەکو خۆمتم دوورە مەڕۆ گەرمیشە شوێنەکەی ئیتردی فی سەبیل الله ڕۆم گەنجێکی پاک دڵ پاک. لای تۆ شاگرد بووە ئیشی چی کردووە ڕۆژانە مەسەلەن هەڵسوگەوتی لەگەڵ خەڵکیان چۆن بوو؟ ئێمە کەبابخانەمانەیە تقریبەنەوە نزیکەی شەژمانگێکە لای منی شەکە گەنجێکی پڕۆخۆش بەدەم هەموو کەسێکەوە بوو تەنانەت هەر کەس هاتە دوکان پێش هەموو کەس هەواڵی ئەو کوڕێ پرسی ئیتر خۆشەویستی زۆر کرد یانە بە هەر کەسێ ئیشێکی هەبووە یان تەنانەت ئاری بێ گوێ نەیە بە هیچ ئەچوو بەدەمیەوە کوڕێکی پاک بوو پاک. بەهۆی سوتاویەکەیەوە گیانی لە دەستدایە خۆت کاریگەری هەناسەتونی و ئەوانە بۆ وەڵای بەهۆی سوتایەکەیەوە کارگەری هەناسەشی هەبوو سوتا بەشێکی زۆری جەستەی سوتا بوو شەو سەعات 2 شەو لە خەسانە گیانی سوپاردەوە تا سەعاتیەک ئێمە بە یەکەوە بن دوای یەک وتەڕۆم بۆ قاعە کە چوو بۆ قاعە لەوە خۆی گۆڕیوە لە قاعەکە تەلەفۆنیان بۆ کردو یاری نەکردو گەڕاوەتەوە چۆ بۆ ئاگر کوژانەوەکە من لەگەڵیان نەبووم بەس من نەمتوانی بڕۆم. پێشتری شەر بەم شێوازە چوون بۆ ئاگر کوژانەوەوانە بە خۆبەخشی بەڵێ تقریبا 3 ساڵ 2 ساڵ 3 ساڵە بێ ئەمانە گروپێکن یعنی زۆر چالاکن جارێکش سوتاوە لەم دەشتی حەمۆخانە لە خوارەوە جارێکش سوتاوە بڵێ بریندار بوون ئەم جارش بێ بەرامەر یانی بێ مقابل بەی هیچ شتێک بەس نیەتی تەنها خوای گەورە بووم کوڕێکی زۆر چاک بوو نازە من هەرچی بلەم ناتوانم وەسپێ کوڕە بکەم. هەواڵەکەتان بیست نردیان بۆ سلێمانیەوەش چوون لەگەڵیا هەواڵەکەمان بیست وەڵی من یەکسە شۆ بوو معنی تا ئەم دەخش بڕە بەمە ناکەم نازە هیچم بۆ ناوتری.